ڕۆژی پێشمەرگە و ڕۆژی چاو، ڕۆژی ئاڵاو، ڕۆژی لەشپەروشان و ڕۆژی لەدایکبوونی بارزانی و ڕۆژی مردنی بارزانی و ڕۆژی ئیتر نازانم، ئیتر هەموو ڕۆژێک شتێک دەردەکەن. ئەمە ڕۆژی ئەوە لە هەرێمەکەی خۆمان. مەسعودیش لەم دوو سێ ڕۆژە ئەڵێ 64 ساڵە پێشمەرگەمە. ئەرێ مەسعود وا دیارە جاشاتیش حسابت کردووە، هەتۆ هەموو شتێکی بەس پێشمەرگەنی، هەموو شتێکی بەس پێشمەرگەنی. تا 15 ساڵی خۆت لە ماڵی جاشێک گەورە بووی، لە ماڵی سەرک جاشێک گەورە بووی، نانی ئەوت خواردووە، بە پیرت کە سەرک جاش بوو ئەو توی پەروەردە کردووە. بە گۆرەی زانست کەسێک لە منداڵی لە دایک دەبێت تا 14 ساڵی چی فێر بووە، ئیتر ئەوە دەمێتە مێشکی و تا کۆتایی ژیانی بەو شێوازە دەژی. کەواتە تو لە ناو ماڵێکدا پەروەردە بووی، جاشی عێراق بوو، بۆیە کە 15 ساڵیت لەوێ بەجێهێشت و هاتێ لای باوکت جاشاتیت کرد. ئیتر لە شاهی ئیرانەوە تا خومەینی تا ئەردوغان تا کۆتایی و هەر جاشش دەمێنی. پێم باشە پێشنیار دەکەم ڕۆژێک بوو جاشاتیش دابنی مەسعود.